چاچی زاڵم ئەی بابای ستەمکار چاکبزانە خوایەک هەیە بەسەر تۆوە دەتبینێت ئاگای لێتە دەتبیستێت و کردەوەکانت تۆمار دەکات هیچیش لەبیر ناکات و بۆ قیامەت چاوەڕێت دەکات و زۆر جاریش لەو دنیایەدا تۆڵت لێ دەستێنێتەوە بۆیە ئەی زاڵم وریابە بە ئاگابە تەوبە بکە تا ڕوح لە لاشت گیانە بۆتەوە خوای پەروەردگار دەفەرمێ والله علیم بالظالمین ئێوە چاک بزانن خوای پەروەردگار ئاگادارە بە حاڵی زاڵمەکان خوای گەورە وا دەفەرمێ والله علیم بالظالمین خوای گەورە ئاگای لە زاڵمەکانە دەزانێ زاڵمەکان چی دەکات بۆ لە شوێنێکی کەدا دەفەرمێ إن ربك لبالمرصاد براستي خواب وزالمكان لكمين دايا لدرفت دايا هركا قيشت كاتو ساتي خوي لبالمرصاد خوي پروردگار دربازيان ناكاتو بهمو شويك طوليان ليدا كاتوا خوي پروردگار مولد دادات بلام إهمال ناكات مولد دادا بظالم آخو چي دكات بلام كردوكاني لبير ناكات برزان بۆ ئێمەی ئینسانی مسلمان پێویستەوە پەیامەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکەین وەکو خۆی ئەوە تا خوای پەروەردگار ئێمەی بەندە ئاگادار دەکاتەوە کە بە هیچ شێوەیەک پشتی زاڵم نەگرین لەگەڵ زاڵمەکان نەبین خوای پەروەردگار لە ناو قورئاندا دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا نەچن هاوخەم بن نەچن هاوسۆز بن نەچن دەستگر بن نەچن پاڵپشت بن بۆ زاڵمەکان دڵت بەکردەوەی زاڵمەکان خۆش نەبێ نەچی یارمەتی زاڵمەکان بدەیت خۆت نەخەیە ڕیزی زاڵمەکان خوای گەورە وا دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا نەچن پاڵپشتی ئەو کەسانە بگرن بە کەلیمەیەکە بە قسەیەکە بە ڕستەیەکە بە کردەوەیەکە بە هەر چ شتێکە قیامەتت مەدۆڕێنە بۆ دنیای خەڵکی پشتی زاڵم مەگرە لە قیامەت زاڵم فریای تۆ ناکەوێت ولا تركنوا إلى الذين ظلموا نەچن پشتی زاڵم بگرن خوای گەورە دەفەرمێ لەگەڵ زاڵمەکان نەبن ئەگەر وابن لەگەڵ زاڵمەکان من چتان بەسەر دێ فتمسكم النار ئەوە ئاگر توشتان دەبێت و بە ئاگر دەسووتێن وما لكم من دون الله من أولياء پاشان کە ئێوە چوونە ڕیزی زاڵمەکان خوای گەورە تۆڵەتان لێ دەستێنێتەوە و کە لەگەڵ زاڵمەکانیش بوون ئەوە هیچ کەسێک نابێت دەربازتان کات هیچ گەورە و سەروەر و سەردارێکتان نابێت هیچ کەسێک نابێت کە فریاتان بکەوێت ثم لا تنصرون بەڕاستی لە پاشاندا ئێوە تووشی سەرکەوتن و سەرفرازی نابن بەڕێزان پێویستە ئێمە باش لە پەیامەکانی خوای پەروەردگار دیقەت بگرین و حاڵی ببین چونکە بەڕاستی زوڵم عاقبەتەکەی خراپ و سەرگەردان و ماڵوێرانیە و دوعای ئینسانی مەزڵومیش لە لای خوای پەروەردگار گیرایە و خوای پەروەردگار قبوڵی دەکات بەڕێزان لەو ڕۆژگارانەی ئەو ڕۆی خۆماندا کە دەبینین ئەنواع جۆری زوڵم و ستەم بەدی دەکرێت زۆرجار لە بینی خێزانەکاندا زۆرجار لە بینی شارەکاندا زۆرجار لە بینی دەسەڵات و خەڵکی ئیعتیادی و سادەدا زۆرجار خەڵکی بازارەکان دوکاندارەکان زۆرجار کڕیارەکان زۆرجار خاوەن پیشەکان زوڵم و ستەم دەکەن بۆیە دەبێت ئینسانی مسلمان ئەهلی جمعە و جەماعەت کەسی خواناس و شوێن کەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وریای کردەوەکانی خۆی بێت و خۆی بەدوور بگرێت لە زوڵم و ستەم بەڕێزان ئەوەی کەوا لەسەر ئاسی عالەمیش دەیبینین ئەو زوڵم و ستەمەی کەوا ئێستا بە چاوی خۆمان و لەسەر شاشەی ڕاگەیاندنەکان و لە هەموو عالەمدا باسیەتی بەڕاستی چەندەها جۆری زوڵم دەبینین ئەگەر تەماشاکەین ئێمە وەکو میلەتی کورد براکانمان لە تورکیا و براکانمان لە ئێران کە بەڕاستی لەو چەند ڕۆژەی دواییدا کەوتنە ژێر ناڕەحەتی و ناخۆشی گەورەوە بەژێر دەسەڵاتێکی خۆسەپێنی زوڵم و ستەمکارانە ئێمە وەکو